بەڕێزان بەردەوامین باز لە کارنامەکەی زەیدیەکەین لە کارنامەکەیە باسی چارەسەری موچە و بودجەی هەرێمی کوردستانی نەکردووە. کورد چۆن بەژاری بکە لە کابینەکەی زەیدی و چۆن دڵنیایی وەربگرێتەوەی کە جارێکی دیکە ئەوڵاتیانی ئێمە 50 ڕۆژ و 60 ڕۆژ و 70 ڕۆژ چاوەڕێی موچەیەک ناکەن. چۆن چارەسەری کێشەی موچە و بودجە بکرێت لە حکوومەتی نوێی عێراقدا. گفتوگوێم پرس و باس بابەتاکەین. ئەمیانداری دکتۆر بێسن سابوراوی پسپۆڕ یابووری مامۆسای زانکۆ. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لە جەنابەت بەخێراتی سەر زۆر بەخێر بێ. کارنامەکەی زەیدی چەند ڕۆژی ڕابردوو بڵاو کرایەوە. ینی باسی موچە و بودجە و بابەتانی تێدا نییە. ئایا لە نیەتی خۆی دابڕیاری داوە چارەسەری بکە بە بڕوای تۆ یان ئەوەی کە وەکو بابەتێکی لاوەکی دەیبینێ دەیوێ بکرێت تارزی واقعەوە ئەو کاتە مامەڵی لەگەڵدا بکە. بەڵێ ئەم کاتتان باش. ئەوەی کە ماڵین بەوردی بەرنمەکەی کاک عەلی زەیدی بخوێنێتەوە کە ئامادەی کردو پێشکەشی کردووە بۆ ئەوەی کە کاری لەسەر بکەیە وەکو ئەجندای کاری خۆی وایە کۆمەڵێک کەم و کوڕی تا دەبینێت لە بەرنمەکەیە پێدەچێت زۆر بپەلە ئەو بەرنامەی حازر کرابێ هەرچەندە ئەو بەرنامەی ئەتیماد کراوەتە سەر بەرنمەکانی پێشووتری ئەنجومەنی وەزیرانیشی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراقی لە هەندێک شوێن هەر کۆپی پێیست کراوەتەوە. خۆی ئەو بەرنمەیەکی زۆر ئەبێ زۆر گرنگ بێ ئەبێ زۆر گرنگ بێ و ئەبێ ئەوە بەرنمەیەک بێ کە بەڕاستی چرای ڕێگەڕۆناکەرەوەی ئیشکردن بێ بۆ هەموو ئەنجومەنی وەزیرانین بۆ هەموو حکوومەتی عێراقی لە فترەی داهاتووە کە ئەو بەڕێزە ئەبێتە لێپرسراوی هەموو کاروبارەکانی ئیدارەدانی وڵات لە چوارچەوەی حکوومەتدا و هەروە بەشێکی ئەساسیشە لە چوارچەوەی دەوڵەتداری کە شێوەیەکی گشتی حکوومەتیش بەشێکە لە دەوڵەت بەشێکی ئەساسی و بنەڕەتیشە لە دەوڵەت ئەبێ هینەکەی ئەبێ بەرنمەکەی زۆر بەرنمەکەی ئەو چواردە میحوەرەکان میحوەری زۆر باشن هەرچەندە بیدایەتەوە لە میحوەری ئەمنیەوە دەستی پێکردووە من بەڕێی من کاک زەیدی خۆی کەسێکی ئەقتصادیە یعنی زۆر گرنگ بوو لە بیدایەتەوە لە بەرنامە ئیقتصادیەکەوە دەستی پێ بکردایە یعنی بەرنامە ئەمنیەکە ئەکەوێتە سەر ئەوەی کە ئەو کاتێک بێتە ڕئیسی وزەرا و کاروبارەکانەکات خۆی لە خۆیدا بەرنامەی ئەمنی ئەو لە نەتیجەی قەراراتەکانی دەرەکەوێت بەرنامەیەوە لەو ڕوانگەیەوەی کاک بێسن ینی فۆکسێکی زۆری ئەمریکای لەسەرەوەی ئێرانی لەسەرە بابزانێت چۆن مامەڵاکە پێم وابێ لەوێوەیە پێما بێ لەوەیە چونکە تۆ خاڵی ئەمنی بە یەکەم خاڵکە دائنەی ئەو تەسەلسولە زۆر گرنگە بەڕێی من یعنی یان ئەوەیە ئەو کاریگەریەیە لە سەرەتی یان پێی وا بۆ ئیعتیادیە بەرنمەکە بۆ شێوازە دابنێ چونکە تۆ هەر بەرنمەیەکی ئەمنی دابنێ بکرێت دوای بەرنامەی اقتصادیەکەت یعنی هیچ بەرنمەیەکی ئەمنی بەبێ بەرنامەی اقتصادی جێبەجێ ناکرێت یعنی ئەبێ لە ڕووی اقتصادیەوە تۆ مەلامحی کارەکەت سیمای کارەکەت سیمای ئیشکردن لە داهاتوودا لە ڕووی ئابووریەوە دەرخی بە تەواوەتی بۆ ئەوی هەم خۆشی لە ئەخیری بەرنمەکەیە نووسیوێتی ئەم ئیشەی ئێمە پێویستی بە بودجە و بە بەرنامەی مالی زۆر بەخۆت هەیە بۆ ئەوی بتوان حکوومەتەکەمان بەڕێوە بەرین ینی لە ئەخیرش خۆی اعترافی بەمە کردووە کە ئێمە باسیەکەین لەبەرەوە من وای ئەبینم هەندێک فەراغی تایە و یەکێک لەو فەراغانەی تریش باسکردنی موچە یعنی باسکردنی موچەی تیانە کە ئایا ئەم بەرنامەی چییە بۆ موچە لە چوارچەوەی عێراق بە شێوەیەکی گشتی و هەروەها لە چوارچەوەی هەرێمی کوردستانیشە چونکە ئێمە خۆ دەزانی چاوەڕوانی ئەواکەین کە حکوومەتی عێراقی داهاتوو بەدەر لە هەندێک ئیلتیزامات کە هەیە و کە دروست کراوە هەندێک کەندوکۆسم کە دروست کراوە بۆ بەردەمی بودجەی تایبەتی بە موچەی هەرێمی کوردستان ئەبێ عیلاج کرێ یعنی ئەبێ ئەمە وای لێ بکرێ ئەو کەندوکۆسپانە کە هەیە کە دروست کراوە کەندوکۆسپانە لا ببرێ ئەنجا ئەگەر ئەم کەندوکۆسپانە پێویست بە ئەوە بکات پەنا ببرێ بۆ محکەمەی ئیتیحادیش لە هەمان کاتە ئەکرێ ئەو کەندوکۆسپانەش یعنی ئەکرێ حکوومەتی عێراقیش خۆی پەنابەرێ بۆ محکەمەی ئیتیحادی لە کاتێکا کە حکوومەتی هەرێم کێشەیەکی لەو بابەتانە دروستکە و هەروە حکوومەتی هەرێمیش بۆی هەیە پەنابەرێتە بەر محکەمەی ئیتیحادی لە کاتێکا کە حکوومەتی عێراقی زەیدی بە ضروری نەزانیوە بە گرنگی نەزانیوە یا وەک بابەتێکی لاوەکی مامەڵە لەگەڵ موچە هەرێمی کوردستانەکە یان نا بیرکردنەوەیکی دیکەی هەیە دەڵێ من پێویستی بە کارنامە نییە و هەرە ئیتفاقانی کە هەیە تۆزە پۆخوتری بکاتەوە و بەردەوامی هەبێت من پێم وابێ نەیویستوە خۆی لەو جێژاوە بدات چونکە
ئێستا زۆربەی زۆری مسەقفینی عرب بە تایبەتی ئەوانەی کە پێشووتر دەسەڵاتدارێتیشیان هەبووە لە ناو عێراقا مەسەلەن یەکێک لەوانە عەلی ئەدیبە لە نووسینێکی خۆیدا باس لەوە دەکات دەڵێ فیدراڵیەت لە عێراقا فەشەلی هێناوە لەبەر ئەوەی کە ئیقلیم کوردستان هەرێمی کوردستان بە شێوازێکی فیدراڵی معاملە ناکات لەگەڵ حکومەتی عێراقیە لەگەڵ بەغدا بەڵکو بە شێوازێکی ئیستیقلالی معاملە دەکات ئەمە بووە بە کێشە ینی لە ناو هەموو ینی ئەو لایەنگری ئەوەیە کە ینی ئەوە شێمانە هەڵوەشێتەوە فیدراالەکەمە وا ناڵێ ئەڵێ با بڕیار لەوە بدەین با ببن بە دەوڵەتێکی مستەقل یان مەسەلەن هەڵبۆشێتەوە ینی ئەوە لایەک دیاری ناکە بە تەحدید بڵێ لا سوور بێ لەسەر ئەوەی کە فیدراالەکە هەڵبۆشێتەوە بەڵام ئەو پێی وایە یان ئیستیقلالی یان حکوومەتێکی موحد حکوومەتێکی مرکزی ینی ئەو واڵێ هەر ئەو تۆجوهە لە ناو زۆربەی زۆری عەرەبەکانە هەیە چەند تۆجوهی ئەوەشەیە کار فیدراڵێت هەر هەڵبۆشێتەوە وایە عەرەبەکان بڕوایان بۆ بێ کورد دەوڵەتی سەر بەخۆیە بێ یان نیەتەکە بۆ دووەمە هەڵوەشانەی فیدراال وەڵا جا ئەوە یعنی دیارە تەوەجوهاتە مێژوویەکان دیارە چونکە تۆ ئەگەر بتەوێت تەحلیلات بۆ ئێستا و بۆ داهاتوو بکەی ئەبێ معتەیات و ئەبێ دەستاوێژی پێشووتری مێژوویی هەبێ ئەمە دەستاوێژەکانمان لەگەڵ برایانی چاوەڕەشی عەرەبمان ئەو قەراراتانەیە کە هەبوو بەرامبەر بە میلەتی کورد قەراراتی خراپ بەڕاستی و حتا لەو کاتانەش کە ئێمە لەگەڵ ئەوانە عیلاقاتێکی باش و ڕێکوپێکمان هەیەەوە لە کاتێکا کە ئێمە زۆر بە دڵێکی کراوە و ساف و بێگەردەوە قسە و معاملە لەگەڵ ئەوانەکەین بەڵام لەوانەیە ئەوان بیر و بۆچوونی تیران هەبێ ئەمە حاڵەتێکە هەیە بەڵام ئەوەی کە با بڵین لای ئێمە بۆ ئێمە گرنگە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانەوە لە عێراقا بە شێوەیەکی گشتی چی بکەین بۆ ئەوەی وەزعی خەڵک باشتر ببێ ینی چۆن معاملە لەگەڵ بەرنامەکەی عەلی زەیدی بکەین بەڕێز عەلی زەیدی بکەین بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانش ئێمە وەزعمان باشتر ببێەوە ئەو کێشانەی بە تایبەتی ئەو کێشانەی کە هەن یان ئەو عەرقەلانە و کوند و کۆسپانەی کە دروست بوون لە بەردەمی موچەی خەڵک لە هەرێمی کوردستانە ئێمە چۆن بتوانین ئەم کەند و کۆسپانە چارەسەر بکەین ئەمە کێشەیەکی هەم ناوخۆییە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەم کێشەیەکی دەرەوەی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغدا ینی کێشەیەکی ئاڵۆزە لەبەر ئەوە من پێم وایە بێ بەڕێز عەلی زەیدی نەیوێراوە یان نەیویستووە خۆی لەم کێشانە بەئاڵێنێ کە بەڵام هەر بەرۆکی ئەگرێتەوە ینی ئەبوایە خۆی تیادا ئاڵاندایە ئەبوایە ئەوەی بکردایە بەشێک مەسەن ئەو محورەکانی چواردە میحوەرە کە دایناوە بەرنامەکەی خۆی بە 15 محورێکی دابنایە بۆ إقليم كردستان كيفية المعاملة مع إقليم كردستان العراق من الوجه الاقتصادي والهجة السياسية يعني أما اشتكي لهم بابا تاني باسي صدو تشلينا كلوا باسي بروژه یاسای نەوتوغازی نەکردووە کە چەند ساڵێکی شەیە هەموو کابینەیەک بەڵێنی داوە کە پرۆژه یاسایە دەربکەوە بیکە باسی نەوتوغازی باسی نەوتوغازی تیا یا گاوڕەشتێکی نووسی بوو هاوڕێ تۆفیق ڕایشکار لە سەرۆکاتی کۆمار ئەو خاڵانی ڕوون کردوێتەوە کە زەیدی خۆی لێ نەداوە وەنی وتوێ منم ئەڵێ بە قانونی نەوتوغاز لەلامە بەرنامەکەیم لێلە ئێستا حازر لە مۆبایلەکەمە باسی ئەوواکە ئەڵێ بە بەرنامەی نەوتوغاز بەڵام ینی قانونی نەوتوغاز تەفعیل کرێ بەڵام من پێم وایە ئەو قانونی نەفت و غازە کە ئەوان دەیانەوێت تەفعیلیکەن بۆ کۆنتڕۆڵکردنی زیاترین نەوتی هەرێمی کوردستان ضمنیەن من وا هەستەکەم بۆ ئەو ڕەنگەم بەسی لە پرۆژەی کۆن بێت چونکە پرۆژەی ئەوەی نەوتوغاز لە پەرلەمانی عێراق ینی هەر چەند ساڵێک کە دەیانەوێت دەربچێت هەر بۆ خۆی یاسا دەرنەچووە هەردەریان نەچواندووە ینی ئەمیش باسیەوەی نەکردووە بڵێم پرۆژە یاسایەت تێپەڕێنینەوە و دەست پێەکەینەوە و جارێکی تروکاری لەسەر دەکەین بە کوردیەکەی ینی باسی کێشەکان هەرێمی کوردستانی زۆر نەکردووە هەر نەیکردووە دێ وەکو تۆ دەیەوێ خۆی لێ لا بدا یان چ نیەتێکی هەر نەیکردووە هەر تەنها لە ئەخیر لە بەڵین دیباجە لە ئەوڵا خاتیمەش لە خاتیمەی ئەخیرا مرتەکەزاتەکانی نووسیەوە بۆ جێبەجێکردنی ئەو بەرنمەیە ئەسا ینی بنەماکان لە دوو شوێن هەر لەوێ لە دوو شوێن ئیشارەت بە هەرێمی کوردستانەدا کە هەرێمی کوردستانیش ئەکرێ وەکو المحافظات غير المنتظمة في إقليم يعني أو محافظات أو بارزجاني ك لإقليم يقدانين خوان إداريا جوازا لقال هريمي كردستان التزام كان ببرنامج أو لدوشون تقريبا أو إتيايا
ینی وەکو پارێزیە زیاتر مامەڵی لەگەڵ هەرێمدا کردووە دکتۆرە گەروان لەو بابەتەیە بەڵێ لەو بابەتەیە بەڵام ئەمە ینی ئاماژەی بەڕێی من ینی چەند ئاماژەیەکە لێکدانەوەی دەوێت ئەم ئاماژانە و ئەبێ لە ئێستاوە حکوومەت هەرێمی کوردستان و حیزبەکانی هەرێمی کوردستان خۆیان ئامادە بکەن بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم حاڵەتە و ئایا لەو دی و ئەم بیر و بۆچوونە چی هەیە کە کاک عەلی زەیدی لای خۆیەوە دایناوە ینی لەو دی و ئەمە چییە ئەگەر لە حاڵەتێکە بەرنامەکەی بەو شێوە بێ کە ئەو یاسایانەی کە هەن یا بڵین ئەو ئیلتیزاماتانەی کە پێشووتر حکوومەتی عراقی هەیە بۆ بەرامبەر بە هەرێمی کوردستان بە تایبەتی عیلاقەدار بە موچە چونکە بەڕاستی کاکە ڕانکۆ ئەوەی کە زۆر زۆر لای خەڵک ئێستا گرنگە لە ڕۆحی خۆشیان گرنگترە لای خەڵک موچەکەیە چونکە تۆ خۆ دەزانی ینی ڕۆحی خەڵک پێشە بەڵام موچەی لێ قەتع مەکە ینی ئەی سەر بەخۆی و کورد بوون و کوردایەتی و زۆر جار باسی وا کراڵێن ئەوە لە پێش موچێ ئەزانی چۆنە ئەوەی کە با بڵین وای لێ کراوە وای لێ هاتووە من پێمە بێ بەستەنها بە هەدەفی ئەوەیە کە زیاترین ئیسیفادەی مالی بکرێت بۆ ئەو کەسانی کە خاوەنی ئەو قسەیەن کە باسی ئەوەکەن ئەڵێن مەسەلەن جارێ هەندێشتی تر هەیە لە موچە بەس دروش ماوانە من پێمە بێ هەر نەکرد دروشمە هەر بەعکسەوە هەڵخەڵەتاندنەشە ینی هەندێک دروشمی یا بڵێ هەندێک هەڵدانی هەندێک قسەیە هەڵدانی هەندێک بیرروبۆچوونە بۆ ناو خەڵک بۆ بە شێوازێکی دیماگۆجیانە بە شێوازێکی گومڕاکەرانە بەڵام لەو پشتیەوە لە پشتی ئەوەوە دروستکردنی قەسر و قسوور و پارەیەکی زۆر و کۆکردنەوە و فەسادێکی مالی ئیداری و دارایی زۆر باشە بە خوێندنەوەی تۆ و پسپۆرێکی ئابووری 4 ساڵی ئایندەمان باشترە بێت لە ساڵانی ڕابردوو دۆخی ئابووریمان دۆخی ئابووری لە عێراقا من پێما بێ بە شێوەیەکی گشتی لە عێراقا باشترە بێ ئەگەر ئێمە وەکو هەرێمی کوردستانیش عێلاقەمان لەگەڵ عێراق عێلاقەیەکی بەقوت و باشکەین و مامەڵەیەکی زۆر باشمان هەبێ و لە گۆڕانکاریەکانی دنیاش تێ بگەین گۆڕانکاریەکانی دنیا عینادی قوبوڵ ناکە لە کەس نەک لە هەرێمی کوردستان نەک لە ئێمە لە کەسمانی قوبوڵ ناکە کە ئەڵم لە کەسمان مەبەسم لە ئێمەی حکوومەت ئێمەی دەسەڵاتدارێتی لە هەرێمی کوردستانە کورد لە هەرێمی کوردستانە لە عێراقا عینادی لێ قوبوڵ ناکرێت ئەبێ گونجانێک دروستکە بۆ ئەوەی کە بەڕاستی هەموو کارەکان بێنەوە سەر ڕێبازی معقولیەتی خۆیان ئێمە ئەبێ یەکەمینیان لە خۆمان تێبگەین کە ئێمە ئیقلیمێک یا هەرێمێکی فیدراڵین هەرێمێکی مستەقل نین پێشووتر کۆنفیدراڵیش بووین تا ڕادێک بەڵام بەڕاستی هەندێک ئەحداس هاتە پێشەوە ئەوانەی 2007 ئەو ئەحداسانە وای کرد کە کۆنفیدراڵەتەکەمان نەمێنێ بە دەرەجەی ڕئیسی بەڕاستی ڕفراندۆم ینی وای لێکردین ئەوەی ساڕەشە لەسەر فیدراالێکە ژێوەی کە تۆ ئێستا بەڵێ ئێستا ئەو کاتە ئەوە کاریگەری هەبوو لەسەر کۆنفیدراالەکەمان و کۆنفیدراالەکەمان گۆڕا بچوو کرایەوە دەسەڵاتەکانیشی کەم کرایەوە و وردە وردە لە فیدراالێتیش ئێستا خەریکە ینی نەک هەر عەرەبەکان هەندێک وڵاتانی تری گەورەش حتا ئەمریکاش چاوی لەوەوە یەکە ئەو فیدراالێتە گۆڕانکاری بەسەرا پێێنرێت بۆ لەبەر ئەوەی بەڕاستی ئەمە نمونەیەکی ناجحمان پێشکەش نەکرد ینی ئەم چەند ساڵە لە دوای ڕاپەڕینەوە هەرێمی کوردستان وێنەیەکی ناجحی بۆ بەڕێوەبردننی وڵات پێشکەش نەکرد اینجا ئەمە کێلی مەسئولە کێلی مەسئولنی ئەمان ئیشی من نییەوە خەڵک خۆی زانێ ئەمێنێتەوە سەر ئەوەی ئێستا ئێمە لەگەڵ زەیدی گەربینەوە سەر باسەکی خۆمان لەگەڵ زەیدی ئێمە چۆن معاملە بکەین ئێمە بیر لەوە بکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بەرژەوەندی خەڵکی کوردستانی دەوێت با بیر لەوە بکاتەوە چۆن کارێکی وا بکەین موچە نەبەسرێتەوە بەم 120 میلیارە و بەم پارانەی کە مەسلەی داهاتەکانی ناوخۆ داهاتە نانەوتەکان نەبەسرێتەوە بەوەوە عیلاجی تر هەبێ یعنی لەوانەیە ئێستا هەندێک کەس کە من وا ئەڵێم هەندێک کەس بڵێ ئەی کەواتە داهاتە نانەوتەکانیش نابێ بنێرێ نا من وا ناڵێم من ئەڵێم با لە یەکتری جاکرێنەوە موچە لە بەغداوەیە تازە بڕیار درا موچەی هەرێمی کوردستان لە بەغداوەیە کارێکی وا بکرێ کار لەسەر ئەوە بکرێ ئەم موچەیە تەسپیت کرێ هەموو مانگێ موچەی خەڵکی کوردستان بپی ئەو داتا و بەیاناتانەی کە لە هەرێمی کوردستانەوە ئامادە دەکرێت بە تەرفیعاتی تازە و بە دامەزراندنی تازە و بەلابردنی خەڵک سزان نەدرێ موچەی خەڵک دوان نەکەوێت خەڵک یەکەن لە ڕووی سیاسیەوە ڕێگەی ڕێگەیەکی تری ئەوەی کە
عێراق چۆن معاملە لەگەڵ هەرێمی کوردستان ئەکا بۆ دەستکەوتنی نیوەی داهاتە نانەوتەکان بەڕێی من ئەمە بەڕێکەوتنی حکوومەت هەرێمی کوردستان و بناوەندگیری محکمەی ئیتحادیە بێ خۆ لەوانەیە لەم حاڵەتیانە بڵێن باشە ئەی ئەگەر لە حاڵەتێکە عێراقیش ئەوەی جێبەجێ نەکرد ئەوەژێکێکە لە پرسیارەکان ئەگەر عێراقیش ئەو خاڵی جێبەجێ نەکرد و موچەی دواخست ئەوە دووبارە تۆ ئەبێ محکمەی ئیتحادی حکوومەت هەرێمی کوردستان محکمەی ئیتحادی بکات بە وەکیل و وەسیط لە بیندا محکمەی ئیتحادیش لەوانەیە هەندێک کەس بڵێن دەسەڵاتی نییە وانە محکمەی ئیتحادی محکمەیە کە دەسەڵاتەکانی نێودەوڵەتیشی هەیە و پشتیوانێکی بەقوتی لە هاوپەیمانان هەیە پشتیوانێکی بەقوتی لە ئەمریکا هەیە محکمەی ئیتحادی بێوێ شتێک لە ناو هەرێمی کوردستان لە ناو عێراقا بکات پەنای بۆ بەرێت دەسەڵاتی غیری خۆی بەکارهێنێ توانێت بەکاری بێنێ بۆ جێبەجێکردنی ئەو ئیلتیزاماتانی کە دەبێ بکرێت. سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر بێسم